ئەم جارەیان بە هەڵبژاردن کەرکووک داگیر دەکرێت. کەمە هەڵواسینی 288 ڕۆڵەی دلێری کورد لە کەرکووک ئەتوانن ئاگری بابە گورگوردا بمرکێنەوە، بەڵام خەیاڵیان خاوە نەتەوەی کورد نەتەوەیەکی زیند و تێکۆ شەر و کۆڵ نەدەرا بۆ هەتا کوردێک مابێ کەرکووک شاری کوردستانە. هەمیشە کەرکووک چەقی ململانێ و ناکۆکی نێوان کورد و بەغدا بووە و هۆکاری سەرەکیش کەستی هەموو ئەو گفتوگۆیانە بووە کە لە نێوانیاندا کراوە. هەر بۆیە بەدەر لە چەند ڕۆژێکی کەمی ڕاپەڕینی بەهاری 1991 و ماوەی هاتنی داعش تاوەکو 16 ئۆکتۆبەری لێدەرچێت، هەمیشە بە زەبری هێز لەلایەن حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراقەوە داگیر کراوە. لە دوای ساڵی 2005 و یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق، کورد لە کۆی 41 کورسی توانی 26 کورسی بەدەست پێنێت، لە بەرامبەردا عەرەب 9 کورسی و تورکمان 6 کورسیان بەدەست هێنا. ئەگەرچی ئەو کات لە پێناو پاراستنی ئاشتەوایی نیشتیمانیدا مامجەلال بڕیاریدا پۆستەکانی شارەکە بە ڕێژەی 133 لە نێوان هەر سێ پێکاتەکەدا دابەش بکرێت، بەڵام بەدەستهێنانی پۆستی پارێزگا و زۆرینەی کورد لە ئەنجومەنی پارێزگا وایان کرد پۆستە سەرەکی و هەستیار و کاریگەرەکانی دیکەش بەدەست کوردەوە بێت و لە ڕووی ئیداریەوە دەسەڵاتێکی زۆری بەسەر تەواوی پارێزگاکەدا هەبێت. دوای هاتنی داعش و کشاندنەوەی هێزەکانی عێراقیش، کورد بووە خاوەن دەسەڵاتێکی ڕەها لە پارێزگاکە. بەڵام دوای ڕێفراندۆم و 16 ئۆکتۆبەر هاوکێشەکان بە تەواوی پێچەوانە بوونەوە، چونکە دەسەڵاتی ئەمنی و سەربازی کەوتە دەست عێراق و پۆستی پارێزگار لەدەست درا و کورد زیاتر لە 100 پۆستی بەڕێوبەر و بەڕێوبەری گشتی پارێزگاکەی لەدەستدا، واتە نەک شایستەی هەڵبژاردننی خۆی، بەڵکو لە ڕێژەی 133 کەش کەمتری بەدەستەوەما. ئەوە وای کرد هێز و لایەنە کوردیەکان و تەنانەت هاوڵاتیان و ڕاگەیاندنی کوردیش بەردەوام ئەوە بخەنە ڕوو کە کەرکووک داگیر کراوە و بە هەموو جۆرێک مافی کوردی تێدا پێشێل دەکرێت و داتاکانیش ئەو ڕاستیە دەسەلمێنن، چونکە لە ئێستادا لە کۆی 109 بەڕێوبەر و بەڕێوبەری گشتی لە پارێزگاکە تەنیا 22یان کووردە، لە کاتێکدا 45یان عەرەب و 41یان تورکمانن. ڕێژەی فەرمانبەرانی کوردیش لە پارێزگاکە تەنیا 122، لە کاتێکدا عەرەب 135 و تورکمان 143. لە وەڵامی گازندەی کورد لە داگیرکردنی شارەکە بە زەبری هێز، موهەیمن عەلی حەمدانی کاندیدی لیستی هاوپەیمانی عەرەبی لە کەرکووک بۆ هەڵبژاردنەکانی ساڵی 2021 پارلەمانی عێراق لە یەکێک لە وتارەکانی داوتی ئەوەی کوردەکان دەڵێن ئێمە بەهێز کەرکووکمان داگیر کردووە ڕاست نییە، بەڵکو ئەم جارە ئێمە بە هەڵبژاردن و بە دەنگ کەرکووک داگیر دەکەین. ئەگەر بێت و بەراوردێکی ژمارەی دەنگەکان بکرێت، ئەوە ئەو ڕاستیە شۆکهێنەرە دەردەکەوێت کە ئەگەر لە هەڵبژاردننی پەرلەمانیشدا ئەوە بە تەواوی نەهاتە دی، ئەگەرچی زۆر نزیک بوو کە ڕوو بدات، ئەوە ئەگەرێکی زۆر هەیە لە ئەم هەڵبژاردنەی ئەنجومەنی پارێزگاکاندا ڕوو بدات، چونکە لە هەڵبژاردننی ساڵی 2014 ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کۆی دەنگی کاندیدە کوردەکان لە پارێزگای کەرکووک زیاتر لە 326,000 دەنگ بوو، لە کاتێکدا عەرەبەکان تەنیا 153,000 دەنگیان هێنا بوو، واتە کوردتر لە 173,000 دەنگی لە عەرەب زیاتر بوو. بەڵام لە هەڵبژاردننی تشرینی 2021دا ژمارەی دەنگەکانی کورد دابەزی بۆ تەنیا 172,795 دەنگ، بەڵام هی عەرەب بەرز بووە بۆ 172,769 دەنگ، واتە جیاوازی ژمارەی دەنگەکان لە 173,000 دەنگەوە کەم بۆوە بۆ تەنیا 26 دەنگ. ئەوەی وای کرد کورد 6 کورسی و عەرەب 4 کورسی پێنن، پەرتەوازەی دەنگەکانی عەرەب بوو لە بازنەی دوودا کە هیچ کورسیەکیان تێدا نەهێنا. ئەوەی مەترسیەکە گەورەتر دەکات لە هاتنەدی تەواوی ئەو پێشبینیە ئەوەیە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ڕۆژ بە ڕۆژ پەیوەندی نێوان لایەنە کوردیەکان و بە تایبەتیش یەکێتی و پارتی خراپتر بووە و هێندەی بانگەشەکانیان لە دژی یەکترا لە دژی عەرەب و تورکمانی پارێزگاکە نییە. بۆ دەبێت سەرکردایەتی سیاسی کورد ئەو هەڕەشەیە بەهەند وەرنەگرێت و نەهێڵێت وەک هەڕەشە و مەترسیەکانی دیکە کە پێشتر لێی ئاگادار دەکرایەوە بەسەریدا تێپەڕێت، تا دوجار ئەمیش بێتە دی و ئەو ساجارێکی تر بە دوای پاسا و بیانوودا بگەڕێن و یەکتری پێ تۆمەتبار بکەنەوە.